بێگومان هەر شتێک لە سەردەمی کۆندا و لە دێرینەوە دروستکرا بچ لە تەلارسازی یاخود ئەو شتانی کا لە ڕۆژانە بەکارهێنراوە یان هەر بابەتێکی دیکە کە لە کۆندا بوونی هەبێت و مابێتەوە بە شوێنەوار یاخود ئاسەواری مێژووی ناودەبرێت کە ئەمە زۆر گرنگە بۆ هەر ناوچەیەک و هەر شوێنێک کە ئەم بابەتانە بوونی هەبێت لە وڵاتەکەیدا بۆ ئەوەی هەم مێژوەکەی و هەم ئەو کولتور و هەم ئەو ژیانەی کە لە کۆندا بوونی هەبووە بزاندرێت. جا لە وڵاتاندا کۆمەڵێک ئاسەواری ناوچەکانی دیکە بوونیان هەیە کە لە وڵاتەکە خۆیدا بوونی نییە. جا ئەمە لە ڕێگەی نایاساییەوە دزەی پێکراوە براوەتە دەرەوە وەروەها باسرگانی پێوەکراوە. لە ئێستادا ڕێکخراوێک هەڵساوە بە ئەنجامدانی کۆمەڵێک ڕێکاری یاسایی بۆ ئەوەی کە ئەو ئاسەوارانەی کە تایبەتن بە عێراق بهێنرێنەوە ناوخۆی عێراق. جا ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بزانین ئایا ڕێکارەکان چین واروەها ئەو ئاسەوارانەی کە براونەتە دەرەوە دزەی پێکراوە چۆنچۆنی براوە واروەها چیشن خۆیان لە چ بابەتێکدا دەگرێتەوە. گفتوگویان بابەتە دەکەین لە فەڕەنساوە دکتۆر جەلال باجەلان پسپۆڕی مێژووی هونەری ئاسەواری ئیسلامی لەگەڵمان دەبێت و گفتوگۆی لەگەڵ دەکەین. سڵاو لەبێ کاک دکتۆر، سپاس دەکەین کە کاتە تەرخان کرد بە ئەوەی لەگەڵ ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەیت. سڵاو لە بەڕێستان، زۆر سپاس. سڵاو بۆ بینەرانی خۆشەویست. کاک دکتۆر، با بزانین ئایا گرنگی بوونی شوێنەواری وڵاتێک لە ناوخۆی وڵاتەکەدا خۆیدا گرنگەکەی لە چیدا؟ ئایا ئاسایی نیە ئەگەر شوێنەواری وڵاتێک لە وڵاتێکی دیکە بێت و وەروەها گەشتیاران و کەسانی دیکەش بیبینن لە وڵاتی دیکە؟ زۆر سپاس. لە ڕاستیە گرنگی ئاسەوار بۆ هەر نەتەوەیەک بریتە لە گرنگی مێژوویەکەی. ئێمە لە ڕێگەی ئاسەوارەوە ئەزانین مێژووی ئەو نەتەوەیە چییە. لە ڕاستیە بەبێ بوونی ئاسەوار ئەو میلەتە خاوەنی هیچ شتێکی تر نییە. لە کۆتاییە سەرجەم ئەو کتێبانەی کە زانا کۆنەکان نووسیانە، ئەم کتێبانە لە ڕێگەی ئاسەوارەوە بەدەست ئێمە گەشتووە. یعنی تەنانەت ئەگەر ئاسەوار نەبوایە ئێمە معریفەمان نەبوو سەبارەت بە مێژوو. گرنگێکی زۆری هەیە لە ڕاستی ئاسەوار، چونکە ئێمە لە ڕێگەی ئاسەوارەوە ناسنامەی میلەتەکان ئەدۆزینەوە، ئەزانین باوباپیرانمان لە کاتی خۆیە چیان کردووە، چۆن ژیاون، ڕۆژگاریان چۆن بردوۆتە سەر. و سەبارەت بە پرسیاری دومی بەڕێستان لەسەر ئەوەی کە ئایا ئەگەر ئاسەوار لە وڵاتێکی ترە بێ چییە و ئایا هیچ کێشەیەک لە ڕاستیە ئەمە دوو تەوەر لە خۆیەگرێت. کاتی خۆی بیرمە کاتێک ئێمە لە ئەکادیمی ئەمان خوێند لە پاریسە، هەمیشە لە ناوەندە ئەکادیمیەکان جێگەی مشت و مڕی ئەم پرسیارە بوو. لە ڕاستیە پرسیارێکی زۆر جددیە. ئایا ئەو پارچە ئاسەوارانەی کە ئێستا لە مۆزەخانەکانی دنیای عەرز کراون، طبعاً بە دوو ڕێگەیە ئەم پارچە ئاسەوارانە هاتوون. بەشێکی زۆری ئەوانەی کە وڵاتەکان ئێستا بە شێوازێکی عەلەنی عەرزیانەکان، ئەمانە بە شێوازێکی یاسایی هاتوون. جا گفتوگۆکە ئەوەیە کە ئایا ئەم پارچە ئاسەوارانە لە وڵاتی ڕەسەنی خۆی بێ باشترە یا لە وڵاتێکی ترە بێ. لە ڕاستیە دوو نتاقی بیرکردنەوە هەیە. هەندێک پێی وایە کە لە وڵاتی خۆتە بێ باشترە، لە بەرەوەی تۆ خۆت لێکۆڵەرەکان ئەتوان کاری لەسەر بکەن. هەندێکی تر ئەڵێن نەخێر، چونکە وڵاتەکانی وڵاتی ناوەڕاست بەگشتی بەهۆی ئەو شەڕ و ئاژاوی کە بە درێژایی مێژوو بەرۆکی ئەم میلەتانەی گردووە، نەبیرکردنەوە نەتوانای معریفی ئەوەی نییە کە بزانێ چۆن ئاسەوارەکانی خۆی بپارێزی. چونکە تاوەکو ئێستا ئێمە مۆزەخانەیەکی باشمان نییە. یعنی ئەگەر لە کوردستانە باسی کورسان بکە، هەتاکو ئێستا ئێمە مۆزەخانەیەکی نیشتیمانیمان نییە وەکو مؤسسە باشە. ئەگینا ئەوانە هەیە، ڕاستە کۆمەڵی قەعا هەیە ناوە مۆزەخانە، بەڕاستی ئەمانە هۆڵن و نمایشی ئاسەوارەکانی تێ ئەکرێ. هەتاوەکو ئێمە ئێستا لە وڵاتی خۆمانە توانای پاراستنی شوێنەوارەکانمان نییە. ئەزانی بەڵام لە وڵاتانی ئەوروپیا شوێنەوارەکان زۆر بە جوانی دانراون و هەر لێکۆڵەرێک ئەتوانێت بێت بە شێوازێکی ئەکادیمی و جوان و زانستی کاری لەسەر بکات. بەڵێ کاک دکتۆر، بۆچی ئەم بابەتە لە فەڕەنساوە سەرچاوی کرد؟ تا چەند پەیوەندی بە ئەو تاڵانی کە لە مۆزەخانەی لۆڤەرگرا هەبوو بۆی کە جموجۆڵێکی پارێزگاری لە مۆزەخانەکان و لە ئاسەوارەکان بکرێ؟
لە ڕاستیە دوای ئەوەی کە لە 19 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو 2025 ئەو تاڵانیە لە مۆزەخانەی لۆڤەرە کرا، هەمومان شاید حاڵی ئەو ڕووداوە بوون و بینیمان لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە. دوای ئەوە هەم مۆزەخانەی لۆڤەر، هەم پۆلیسی ئەنتەرپۆل، هەم زۆربەی مۆزەخانەکانی جیهان دەستیان کرد بە ڕێو شوێنێکی توند بەرامبەر پاراستنی ئاسەوارەکانی خۆیان. لەبەر ئەوەی مۆزەخانەی لۆڤەر کە لە ناو جەرگەی پاریسا وڵاتێک کە سکوریتێکی زۆر باشی هەیە و لۆڤەر خۆی سکوریتێکی زۆر بەهێز و بەقوەتی هەیە، بتوانێت تاڵان بکرێت. ئایا وڵاتانی تر ئەبێ حاڵیان چۆن بێ؟ ئایا وڵاتانی تر چەند ستەتەریات لەسەر لە ناوچوونی پارچە ئاسەوار و پارچە شوێنەوارەکانیان هەیە؟ باشە کاک دکتۆر، ئەو ئاسەوارانەی کە براونەتە دەرەوە دزایان پێکراوە بە وڵاتانی دیکە کە تایبەتن بە عێراق، و ئایا لە نێویاندا هیچ پارچەیەک و ئاسەوارێک هەیە تایبەت بە هەرێمی کوردستان و لە چەند پارچەش پێک هاتوون بە پێی و ئامارانەی لە لای ئێوە هەیە؟ لە ڕاستیە ئەو پارچە ئاسەوارانەی طبعاً هەمومان ئەزانین لە دوای ئەوەی کە پرۆسەی بەناو ئازادکردنی عێراق ڕوویدا و ئەمریکا هاتە عێراقەوە، مۆزەخانەی بەغداد کە یەکێک بوو بەڕاستی لە جوانترین مۆزەخانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە دەیان هەزار، ئەتوانە بڵێن بە سەدان هەزار پارچە ئاسەواری زۆر گرنگی تێدا بوو، هەمووی تاڵان کرا، هەمووی دزرا. ئەمە وەکو بەغداد. ئەگەر تەنها ئێمە فۆکسەکە بخینە سەر هەرێمی کوردستان، بەپێی ئەو داتا و ئامارانەی کە بەڕێوەبەراتی گشتی شوێنەواری هەرێم تەنها لە ماوەی 5 ساڵی ڕابردووە، مەسەلەن کەشفی کردو 6 ساڵی ڕابردوو، عەفوەن چونکە ئامارەکەی ساڵێکی پێشتری ئێستاە، نزیکەی 600 داتایان تۆمار کردووە کە دەستدرێژی کراوەتە سەر شوێنەوارەکان و پارچە ئاسەوار دزراوە. لە ڕاستی ژمارەکە زۆر لەمەش زیاترە، ژمارەکە زۆر لەمە زیاترە، زۆر لەوە زیاترە کە بەڕێوەبەرەتی شوێنەواری هەرێم تۆماری کردووە. کاک دکتۆر، بەڵێ ئێوەکو کوردێک بۆ ئاسەوارانەی کە لە هەرێمی کوردستانە، ینی موڵکی کوردستان بە جۆر لە جۆرەکان ئەکرێ شتێک بکەن کە بگەڕێتەوە بە وڵاتی خۆمان؟ بەڵێ لە ڕاستیە هەر وەکو باسمان کرد لە دوای ئەوەی کە ئەو ڕێگە و شوێنانەی کە گیراوەتە بەر بۆ پاراستنی ئاسەوارەکان بە تایبەت وڵاتە ئەوروپیەکان، ئێستا زۆر چۆنەڵێ ئەو یاسایانەی کە تاوەکو ئێستا کاریان لەسەر کراوە، ئێستا زیاتر قسەیان لەسەر ئەکرێ، ئیسەر ڕاگەیاندنەکان زیاتر قسە لەسەر ئەم بابەتانە ئەکەن و پۆلیسی ئەنتەرپۆل ئێستا بەشێکی ڕاستەوخۆ بەشێکی کردوتەوە بۆ ئەو پارچە ئاسەوارانەی کە تووشی دەستدرێژی هاتوون، تووشی لە ناوچوون و دزیکردن هاتوون. لە ڕاستیە ئەو پارچە ئاسەوارانێکەوە کەوا دزراوە. ئێستا لەم ڕێگەیەوە وڵاتەکان، هەموو وڵاتەکان لە ڕاستیە جگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخەی کە ئێوە باشتر ئەزانن، وڵاتانی تر لە هەوڵی ئەوەیان کە سوود لەم یاسایانە وەربگرن بۆ ئەوەی کە ئەو پارچە ئاسەوارانەی کە هی ڕەسەنی وڵاتەکانی خۆیانە و بە شێوازێکی نایاسایی براوەتە دەرەوەی وڵات، بە شێوازێکی یاسایی ئێستا ئەتوانن داوای بکەنەوە. یعنی چەند نمونەیەک یەک لەو نمونانە کە ئێستا وڵاتی یۆنان داوا لە بریتانیا ئەکا کە کۆمەڵێک پارچە ئاسەواری زۆر گرنگی سەردەمی عوسمانیەکان براوە بۆ بریتانیا، ئێستا داوای ئەوانە ئەکاتەوە و مەسر داوای حەجەر ڕەشید ئەکاتەوە. لە ڕاستی حەجەر ڕەشید یەکێکە هەر بۆ زانیاری بەڕێستان و زانیاری بینەرانێکێکە لە گرنگترین ئەو پارچە ئاسەوارە کۆنانەی کە توانی هەموو مێژووی مەسر بگۆڕێ. لە ڕاستیە چۆن بوو؟ ئەگەر بۆمان باسکەی کەمێک کاک دکتۆر، چی ئاسەوارەکە چۆنیە؟ لە ڕاستیە پارچە ئاسەواری حەجەر ڕەشید بریتێ لە تاشە بەردێک کە نووسینی لەسەر لە ساڵ 1799 دۆزرایەوە و ئەم پارچە ئاسەوارە هات بۆ ئەوروپا. دواتر هەتاوەکو ئەم سەردەمە کەس نەیەزانی ئەو نووسینانەی کە لەسەر دیوارەکانی مصر هەیە، کە لەسەر ئەهرامەکانی مصر هەیە، کەس نەیەزانی ئەمە مانای چییە، وایە نەزانی ئەمانە وێنەیەکن. دوای دۆزینەوەی ئەم حەجەر ڕەشیدە
کە لێکۆڵنەوەیان لەسەر پارچە ئاسەوارەکە کرد بۆیان دەرکەوت بە سێ جۆر تێکستی جیاواز نووسین لەسەر ئەم حەجەر ڕەشیدە کراوە. تێکستی هێرۆگلیفی کە زمانی کۆنی مصریەکە، تێکستی دێمۆتیک کە زمانی ڕۆژانەی ئەو سەردەماکە لەگەڵ تێکستی یۆنانی کۆن و زانەکانی ئەو سەردەما ئەیان زانی کە شفرەکانی یان کۆدەکانی تێکستی یۆنانی کۆن چاک ئەیان زانی کە ئەو نووسینانە بخوێننەوە. لە ڕێگەی بەراوردکاری ئەم سێ زمانە بۆیان دەرکەوت ئەو تێکستەی کە نووسراوە هەرسێکی یەک تێکستە بەڵام بە سێ زمانی جیاواز نووسراوە. دواتر کە بەراوردیان کرد اینجا بۆیان دەرکەوت ئەو وێنە و ڕەمزانەی کە لەسەر دیوارەکانی ئەهرامەکانی مصر هەیە ئەمانە ڕسم نین لە ڕاستی، ئەمانە نووسینن. بۆیە هەتاوەکو ماوەیەکی پاش ئەوە زانای گەورەی فەڕەنسی شامپلیۆن لە ساڵی 1822 توانی سەرجەم کۆدەکانی زمانی هێرۆگلیفی کەشف بکات و دوای ئەوە دنیایەک گۆڕانکاری بەسەر مێژووی مصر هاتووە. لە ڕاستی ئێستا ئەم مێژووی مصرەکە کە ئێمە ئەزانین مێژووی مصر چیە، ئەتوانین بخوێنینەوە هەزارها کتێبی لەسەر نووسراوە، هەمووی گرنگیەکەی ئەگەڕێتەوە بۆ یەک پارچە ئاسەوار کە حەجەر ڕەشیدەوە ئێستا لە بریتیش میوزیەمە لە بریتانیا و چەند جارێکە مصر داوای ئەکاتەوە. فەرموو بەردەوام بە. بۆیە ئێمە چەندین پارچە ئاسەوارمان لە ڕاستیە بە شێوازێکی نایاسایی ڕۆشتووەتە دەرەوە. ئەم پارچە ئاسەوارانە لە ڕاستیە بۆ ئێمە شۆکو میلەتێک کە بەهاکەی هیچ کەمتر نییە لە حەجەر ڕەشید و زانایانی ئێمە ئەتوانن لە ڕێگەی تێگەشتنی ئەو پارچە ئاسەوارانەوە لە مێژووی کوردی حەقیقی تێ بکەن بەڕاستی. زۆر باشە کاک دکتۆر، ئەو ڕێکارانەی کە ئێوە گرتوتانەتە بەر تەنها بۆ هێنانەوەی ئەو پارچە ئاسەوارانن کە بە شێوازێکی نایاسایی دزیان پێکراوە یاخود ئەوانەی کە بە شێوازێکی یاسایش دزەی پێکراوە دەکرێت لە ڕێگای ئەم هەوڵی ئێوە بهێنرێتەوە. ئایا زیاتر پارچەکانیش لە چ وڵاتێکی دەرەوەن؟ لە ڕاستیە شێوازی یاسایی و شێوازی نایاسایی هەیە. بڵێ ئەو پارچە ئاسەوارانەی کە بە شێوازێکی یاسایی ڕۆشتون بۆ دەرەوە، نمونەیەک یەکێک لەو نمونانەی دیواری بابلمانێ. دیواری بابل کاتی خۆی لە بەغدا بوو لە سەردەمی عوسمانیەکانەوە زانەکانی ئەڵمانیا هاتن کاتێک کنە و پشکنینیان لە عێراق ئەکرد. ڕێکەوتنامەکە بەو شێوازە بوو کە ئەو پارچە ئاسەوارانەی کە ئەیدۆزنەوە بەشێکی بۆ ئەڵمانیا بێەوە بیگەڕێنەوە. ئێستا ئەو پارچە ئاسەوارانە لە مۆزەخانەی پێرمنگامی بەرلین پارێزراوە. لە ڕاستیە ئەم پارچە ئاسەوارانە بە هیچ شێوازێک، هیچ یاسایەک، هیچ میلەتێک، هیچ وڵاتێک ناتوانێت داوای بکاتەوە، چونکە داواکردنی نایاساییە لەبەرەوەی بە شێوازێکی یاسایی هاتووە. بەڵام ئەتوانرێت کار لەسەر ئەو پارچە ئاسەوارانە بکرێت کە بە شێوازێکی نایاسایی، بە شێوازێکی قاچاق، بە شێوازێکی دزی ڕۆشتون بۆ دەرەوەی وڵات و ئەمە ئەتوانرێ پشتگیر بێت بە یاسای زۆربەی وڵاتەکان. یعنی یەک نمونە باز بکەین کە بە پێی یاسای ژمارە 5 ساڵی ساڵی 2021 یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەواری هەرێم مادەی 24 بڕگەی 3 ئەڵێ هەر کەسێک پارچە ئاسەوارێک یان پارچە شوێنەوارێک بباتە دەرەوەی هەرێم یا هەر کەسێک بەشداری بکات تێیدا بە زیندانیکردنی هەمیشەی سزا ئەدرێ. ینی بردنە دەرەوەی هەر پارچە ئاسەوارێک بە هەموو شێوازێک لە ڕووی یاساییەوە قەدەغەیە و وڵات ئەتوانێت داوای ئەو پارچە ئاسەوارانە بکات و داواکەی یاساییە، بەڵام بە شێوازێک داوای بکات ئەوە ڕێوشوێنی تایبەتی خۆی هەیە. لە ڕاستیە بەبێ گردنە بەری ئەو ڕێوشوێنانە تایبەتیانەیە کە ئێستا ئێمە خەریکی ئەو ڕێوشوێنە تایبەتیانێن، هیچ وڵاتێک ناتوانێت داوای پارچە ئاسەوارەکانی بکات ئەگەر بە شێوازێکی زانستی نەبێت داواکردنەکە. پێش بەرنامەکە کەمێک گفتوگۆمان کرد کاک دکتۆر باس لەوە کرد جاری واژەیە هەرسەرۆکی کۆماریش ناتوانێت داوای ئەوە بکات، دەبێت ڕێکاری خۆی هەبێ. گرنگترین ئەو ڕێکارانە چین کە کەسێ ینی وڵاتێک بێوێ داوای ئاسەوارەکەی خۆی بکاتەوە؟ لە ڕاستیە سەرۆک کۆمار
وەکو ئەوەی کە مەسەڵەن پێگەیەکی گەورەی دیبلۆماسی هەیە هەندێک جار تداخلی ئەوە کاتەوە سەرۆکۆمار عێراقیش تداخلی ئەوەی کرد بەڵام لە ڕووی یاساییەوە بەڕاستی لە ڕووی یاساییەوە نایاساییە و ئەو وڵاتە بۆی هەیە نەیداتەوە چونکە سەرۆکۆمار یەک ئیشی ئەوە نییە و زانیاری ئەوەی نییە چۆن بتوانێت بە چم میکانیزمێک بتوانێت داوای بکاتەوە و بەپێی ئەو یاسایانەی کە ئەگەر بینەوە سەر حکوومەتی هەرێم بەپێی ئەو یاسایانەی کە لە کوردستانە بەرکارە ئەو لایەنەی کە ئەتوانێت داوای پارچە ئاسەوارێک بکە بەڕێوبەرێتی شوێنەواری هەرێمە ئەویش لە ڕێگەی میکانیزمی تایبەتیەوە چونکە کاتێک پارچە ئاسەوارێک ئەدزرێ تۆ لە وڵاتەکە ناتوانانی بڵێ ئەو پارچە ئاسەوارە هی منە و بیگەڕێنەوە شتیوان نییە لە هیچ شوێنێکی دنیاە تۆ ئەو وڵاتە تاوانبار بکەیت بەڵکو تۆ سەرەتا ئەبێ بیسەلمێنی و کۆدی یاسایی ئەو پارچە ئاسەوارە باز بکەی و بە لێکۆڵینەوە و بە لیستێک و بە فایلێک پێشکەشی ئەو وڵاتەی بکەی بەشی ئاسەواری ئەو وڵاتە لە ڕێگەی ئەو میکانیزمانەوە توانی داوای بکەیتەوە. زۆر باشە کاک دکتۆر ڕێکخراوی ئایکیوم چییە و ئەو لیستە سوورەی کە ڕایان گەیاندۆمە بەس لەم لیستە سوورە چییە؟ لە ڕاستیە لە دوای 2003 کە عێراق بارودۆخی زۆر تێکچووە و مۆزەخانەکان لە ناوچوون ڕێکخراوی ئایکۆم با بڵێن ئەنجومەنی نێودەوڵەتی مۆزەخانەکانە و لیستێکی تایبەتی هەیە ئەم لیستە بریتیە لەو پارچە ئاسەوارانەی کە لە ڕاستی هەر چەندێک تا ئێستا و پارچە ئاسەوارانە لە وڵاتی ڕەسەنی خۆیەتی بەڵام ئەمە زەنگێکی مەترسیە بۆ ئەوەی کە ئەم پارچە ئاسەوارانە معارزن بۆ ئەوەی کە بدزرێن هەر لە ساڵی 2003 ئەنجومەنی نێودەوڵەتی مۆزەخانەکان لیستێکی تایبەت کرد بە ئەو پارچە ئاسەوارانەی عێراقەوە کە معارزن بۆ ئەوەی کە بدزرێن و لە ساڵی 2015 دیسانەوە ئەم لیستەی تازە کردەوە نوێ کردەوە. بەڵێ کاک دکتۆر جەنابەت پسپۆڕێکە دەو بوارەوە ینی دکتۆرا دێ لەم بوارەیە هەست ناکەی وڵاتی ئێمە تاکەکانی ئەم وڵاتی ئێمە ئینتیمایەکی وایە نییە بۆ پاراستنی ئاسەوارەکان بە بەراورد بۆ وڵاتانە وەکو فەڕەنسا وەکو ئەوە ینی من دیمەنەکان مەبینی کە ئەو تاڵانی کە لە مۆزەخانی لۆڤەرکرا خەڵکەکە ئەگریە ینی زۆر بە پەرۆژ بوو زۆر پێی ناخۆش بوو کە شتێکی لەم چەشنە ڕوویاوە ینی لەوانەیە گەورەترین مەساد بوو بێ بۆیان چکەوان بەدەستکەوتێکی گرنگ هێزان چی بکرێ بۆی کە وڵاتی ئێمە تاکی ئێمە ئاسەوار و شوێنەواری خۆی خۆش بێت بۆی کە ڕەسەنایەتی و مێژوی خۆی دەرخا لە ڕێگەی ئاسەوارەوە. ڕاستە بەداخەوە ئەوە ئازارێکە کە لە ناخی هەمومانە زۆر بەداخەوە لە ڕاستی ئەتوانم بڵێم زۆربەی ئەو وڵاتانەی کە تووشی کاولکاری و جەنگ ئەبن لە هەمان کاتا تووشی کلێنێکی ئەمنی ئەبن و عێراق و هەرێمی کوردستان بە درێژایی ئەتوانم بڵێم 20 ساڵی ڕابردووە هەمیشە ئەم کلێنێ ئەمنیەتیا بووە و بەهۆی ئەم شەڕ و ئاژاوانەی کە دروست ئەبێ کۆمەڵێک گروپ دروست ئەبن ئەم گروپانە هەلەکە ئەقۆزنەوە و دەست ئەەکەن بە بازرگانی نایاسایی بە ئاسەوارەکانەوە لە ڕاستیە بە بڕوای ئێمە ئەم گروپانە دابەشە بن بەسەر دوو گروپ یەکێکیان بریتین لە خەڵکێکی سادە و نابەرپرس بۆ ئەوەی دەستکەوتێکی مادی بەدەست بێنێ ئەڕوا بە دوای ئاسەوارەکانە ئەگەڕێ بۆ ئەوەی پارچە ئاسەوارێک یا سکەیەک یا پارچە ئاڵتونێک بدۆزێتەوە و بیفرۆشێت و مادەیەکی دەستکەوێت ئەمەش دیسانە لە ڕووی یاساییەوە کارێکی نایاساییە و تەنها گەڕان بۆ ئاسەوار لە هەرێمی کوردستانە بە پێی هەمان یاسا هەر کەسێک بە دوای ئاسارە بگەڕێ بە زیندانیکردن بۆ ماوەی کەمتر لە 3 ساڵ بەند دەکرێت لە ڕاستیە گروپێکی تر هەیە کە بەڕاستی ئەم گروپە زۆر خەتەرن ئەم گروپە زۆر خەتەرن کە مەترسیدارن کە ئاسەواری کە بازرگانیکردن بە ئاسەوارەوە ئەکەن ئەمانە گروپێکی ئایدۆلۆژی شۆڤێنین لە ڕاستیە مەبەستیان
زیاتر ئەوە نییە کە بە دوای مادیەک بگەڕێن ڕاستە مادیەکەشان دەسەکەوێت بەڵام مەبەستیان تێکدانی ئاسەواری ئەو میلەتەیە مەبەستیان لە ناوچوونی مێژووی شارستانێتی ئەو میلەتەیە وەکو باسمان کرد لە ناوچوونی هەر پارچەیەکی ئاسەوار لە ناوچوونی بەشێکە لە مێژووەکەی تۆ و ئەم گروپانە بەداخەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانە ئەمانە گروپێکی منظمن ئەمانە گروپێکن کە بە ئەجندای ئەقلیمی کارەکەن لە ڕاستیە و هەمیشە پلانیان هەیە بۆ کارەکانیان و چەکدارن و هێزی گەورەیان لە پشتەیە لە ڕاستیە و بینیمان لە ماوەی ڕابردووە کە زۆر باشە لە چیای مەگۆرگ لە قەزای حاجیاوە یەکێک لەم گروپانە کە بەتەمای دزیکردنی ئاسەوار بوون تەنانەت ڕوبەڕووی هێزە ئەمنیەکانیش بوونەوە باشە تەنانەت بە چەک ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بوونەوە کەواتە ئەمانە گروپی چەکدارن ئەنجێنداکەیان ئەوەیە کە ئەم پارچە ئاسەوارانە بدزن و ئەودیوی بکەن بۆ وڵاتەکانی تر چونکە مەبەستیان ئەوەیە کە شارستانی کولتوری ئەو میلەتە تێک بدەن لە ڕاستی کاک دکتۆر جەنابەت لە فەڕەنسای تازەترین هیچ هەواڵێکی تازە نییە لەسەر تاڵانێکی مۆزەخانەی لۆڤەر وە بە چەند ئاخەمڵێنرێت ئەو تاڵانی کە کرابوو لەوێ بەداخەوە ئەو تاڵانەی کە لە مۆزەخانەی لۆڤەری هەتاوەکو ئێستا بێسەر و شوێنە هەتاوەکو ئێستا هیچ بەدەچوونی زۆری بۆ کراوە بەڵێ لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆلەوە بەڵام هەتا ئێستا نەدۆزراوەتەوە با بۆ زمان ناسنامەشیان دیار نییە کاک دکتۆر ناسنامەی ئاسەوارەکان بەبەستێت ئەوانەی کە تاڵانەکەیان کردووە ناسنامەیان دیار نییە گە ناسنامەیان دیار وایە بێگومان ئاسەوارەکان ئەگەڕانەوە بەڵێ لە ڕاستیە بە چەند ئەخەمڵێنرێ لە ڕاستیە هەر پارچەیەک لەو مۆزەخانەی لەو پارچانەی کە لە مۆزەخانەی لۆڤەرە تاڵان کرا بە هیچ قیمەتێک ناخەمڵێنرێ لەبەر ئەوەی ئەو پارچە ئاسەوارانە بریتیە لە مێژووی ئەم وڵاتە بریتیە لە سەروەریەکانی ئەم وڵاتە ڕاستە ئەگەر بێت و بۆ نمونە تاجی شاژنە ئەم تاجە شاژنە ئەگەر ئەڵماسەکەی دەربێنی ئەم ئەڵماسە بە ئەتوانێت بخەمڵێنرێ بە چەنەها ملیۆن دۆلار بەڵام لە ڕاستیە بەهای ئەم پارچە ئاسەوارە بەها مێژوویەکەیەتی نەک بەها مادیەکەی کە تۆ پارچە ئەڵماسەکە یا پارچە ئاڵتونەکە بتوانێتەوە بە شازێکی ئاڵتون بیفرۆشیتەوە بەڵێ دەستخۆش سپاس بۆ دکتۆر جەلال باجەلان پسپۆڕی مێژووی هونەری ئاسەواری ئیسلامی کە لە فەڕەنسا ڕاستەخۆ لەگەڵمانە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس